لە درێژەی پرۆژە خێرخوازیەکانی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان لە یەک ڕۆژدا لە 2 پرۆژەی جیاواز لە قەزای خەبات بڕی 25 ملیۆن دیناری بەسەر 100 خانەوادەدا دابەش کرد و 100 سەبەتە خۆراکیشی بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتی قەزاکەدا دابەش کرد. دیارە هەر ئەمڕۆکە کە ئێمە لە 16مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزداین لە قەزای خەبات و دەوروبەری هەڵساین بە ئەنجامدانی 2 پرۆژە کە یەکێک لە پرۆژەکان ئەوە بووکە 100 خێزانی هەژار و کەم دەرامەت بە بڕی 25 ملیۆن دینار هاوکاریمان کردن بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینار پێدرا و لە دوای ئەم پرۆژەیەکی تر بە ئەنجامدا ئەویش دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بوو بەسەر 100 خێزانی هەژار و کەم دەرامەتی قەزای خەبات و دەوروبەری. بۆ لێرە من بەڕاستی سوپاسی خێرخوازان دەکەین. ئێمە دڵخۆشین بەوەی کە ڕۆژانە بەدەیان پرۆژە لە تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. دەستگای خێرخوازی بەخشین لە کاتێکدا ئەو هاوکاریانە دابەش دەکات کە بەرەو دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان و دواتریش بەرەو جەژنی ڕەمەزان دەچین. بۆیە ئەو هاوکاریانەی دەستگاکە بۆ هاوڵاتیانی ئەو ناوچانە زۆر گرنگ و پێویستن و ستایش و سوپاسی بەخشین و خێرخوازان دەکەن. ئەو مسلمانەی کە خواپێدراون کە ئێرەمەتیەوە دەستگای دەدەن و داواکاری نەخوای تەعالا هەردەم دەستگایە دەستیوالا بیت خوای تەعالا دەستیان لێژکە لەبۆی یارمەتی فەقیران کە دلێ فەقیران خۆش دەکە و هەر کاتێکیش خوای تەعالا مال دایەکەشێکە بەخشی ئیلا خوا لەوەی زیاد دەکا چونکە قەت جاران بەخشین و سەدەقە لە مال کورد ناکاتەوە. یا ڕەبی خوا سەرکەوتیان بکە خوا سێتریان بدەتێ خوا لە بەعشتیان شا بکە یا رب العالمین تو خێراوان مەزنکەی هاوکاریەکی باشەکەن یا ڕەبی خوایە دەوڵەتمەندەکان هاوکاریەکی چاک بکەن لەگە ئەو بەخشینەی لە بۆ فەقیر و هەژاران یا ڕەبی خوایە وەسەریان بێخە یا ڕەبی خوایە دەوڵەتمەندیان کەی یا ڕەبی خوایە. سپاسی بەخشین دەکەین بۆ ئەو هاوکاریانە بەڕاستی وەختەکەی وەختەشی زۆر گونجاوە لەبەر ئەوەی خەڵک زۆر لە منتەقێمە خەڵک فەقیرە بێمعاشیە زۆر سپاسی دەستگای بەخشین دەکەین بۆ دابەشکردنی ئەو ڕەپارەیە زۆر جیانی کە لە نەشی دەگریتم بەڕاستی چەندە دەستگای بەخشین هەموو ساڵێک و ئیشانە دەکاتن بەڕاستی خوا خێریان نووسیخوا ئەجر و پاداشیان بداتەوە و داوا لە دەوڵەمەندان دەکەین بەڕاستی پارەی خۆیان دابڵێن ببەخشن بە دەستگای بەخشین لەبەر ئەوەی دەستگای بەخشین جێگەی سیقە و متمانەیە بەڕاستی هەموو ساڵێک ئەو کارانە دەکاتن زۆر سپاسیان دەکەین. دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چەندین پرۆژەی ڕاگەیاندووە وەک دابەشکردنی سەبەتە خۆراک و دروستکردنی خانوو بۆ بێباوکان و خستنە سەرکاری چەندین کەس کە خاوەنی هیچ کارێک و پیشەیەک نین و چەندین پرۆژەی تر ئەمانەش بە هاوکاری زیاتری خێرخوازان و خەڵکی خواپێداو دەکرێت کە هەمیشە پاڵپشتی پرۆژەکانی بەخشین بوونە.